زیاتر هەر وەڵامی هەبووە و یانکو ڕەدی زۆر تومەت دەکات کە بێ ئەوەی کە پێداچوونەوەی خۆی لەسەر هەبێت یان پێشکەوتنێکی بەرچاوی یاسایی و کارگیری هەبێت لەم ڕاوە ئێمە لە ڕاستیدا بەو شێوە نابینین هەرێمی کوردستان کاتی کە بەشدارە لە مەحفەلی دەولی کاتی کە ڕوونکردنەوەی هەیە بۆ نەک تۆمەت بۆ هەر تیبینێکی نێودەوڵەتی بەمانای ئەوە نییە کە هەرێم ڕەت دەکاتەوە بە دڵنیاییەوە هەرێم یانکو بە پێچوانەوە هەرێم بە گرنگ وەردەگرێت ئەم راپۆرتە نێودەوڵەتیانە کە هەیەی لەسەر هەرێم چونکە تەنها میکانیزمە کە هەرێم پێداچوونەوە بە سیاساتی خۆی بکات ئێمە دوو ئەرکی سەرشانمان هەیە پێکەوە لە خلالی ئەم ڕۆژە لەگەڵ برادرانی حکوومەتی اتحادی باسەوە دەکەین کە چۆن بکرێت بەدوادا چۆن هەڵسەنگاندن و حتا لێکۆڵینەوە لە کەیسێکی تایبەتیش بێت ئێمە بتوانین میکانیزمێکی باشترمان هەبێت لەم ڕواوە بۆ ئەوەی پێکەوە شەفافتر بین لە ڕووی پێدانی زانیاری گرنگە هەرێم بەشدار بیت لەگەڵ عێراق بە تایبەتی لەم کەناڵە کە کەناڵێکی حکوومەتی اتحادیە و عێراق ئەندامە لە کۆمەلگای نێودەوڵەتی بۆیە ئەوەی کە هەم ئەو میکانیزمەی کە هەیە عێراق وەکو لامەرکەزیەت لە ڕووی حکومڕانی و ئەو سەروەریە نیشتیمانیە کە عێراق خۆی هەیتی وەک وڵات بەڵام هەرێمی کوردستان ئەو سەروەریەی کە هەیتی وەکو سەروەریەکی تەواوی ناوخۆی کە هەیتی بەراورد ناکرێت لەگەڵ پارێزگایەک بە شێوەیەکی پارێزگا یان بە شێوەیەکی کیانێکی ترکە لامەرکەزیەتێکی بەعید المەدا وەکو هەرێم نیتی هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەمنی هەیە دەسەڵاتی تەشریعی هەیە دەسەڵاتی کارگیری خۆی هەیتی دەسەڵاتی بڕیاردان هەیە لەسەر ئاستی مەلەفی سیاست لە وڵاتدا لە بووە ئێمە پێمان باشە کە هەرێمی کوردستان لەوەدا کاراتر بێت هەماهەنگ بێت لەگەڵ بەغدا و هاوکاری بەغدا بێت پێکەوە بۆ پێگەیەکی باشتری عێراق و پێگەیەکی باشتری هەرێمیش وەکو پێویست لە دواییدا پێمان باش بوو کە بەرچاوڕوونیەکیش بدەین کە ئێمە لە هەرێمی کوردستان لە چەندین بواری نێودەوڵەتی ئێستا تەنها لەگەر وزارەتی داد نییە لەگەڵ لایەنەکانی تری عێراقیش بەشدار بین لە میانەی ئەم ڕۆژە باس و نقاشێکی باش ئەکرێت لەسەر ئەوەی کە ئالیەتی بەشداری هەرێم لە مەلەفاتی تری مهم وەکو مەلەفی دادگاییکردنی داعش کە مەلەفێکی گرنگە بەنسبەت عێراق و هەرێم لە ڕۆژانی داهاتوودا و مانگەکانی داهاتوودا هەرێمی کوردستان ئەو ئالیەتە مکمتر بکات و ئێمە لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق و هەروەها لەگەڵ لایەنەکانی تری بەشدار بوون بە تایبەت دەسەڵاتی دادوەری عێراقی و لایەنەکانی ئەمنی وەتەنی عێراقی و وەزارەتەکانی پەیوەندیدار بەرگیری و ناوخۆ و ڕێیاسەتی وەزارایەک و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەمانەی عامە و چەندین لانی تری عێراقی میکانیزمێکی هاوبەش و ئالیەتێکی هاوبەشماندانەوە تەمەناکەین ئەم ڕۆژە ئەم وەرکشۆپە هانی لانەکان بدات بۆ ئەوەی گفتوگو زیاتر بکرێت چۆن بتوانین زیاتر ئێمە سوود لە چاودێری نێودەوڵەتی وەربگیرین بۆ ئەوەی کە ئالیەتی وەڵامدەک ئالیەتی پێداچوونەوەی هەرێم مکمتر و بەهێزتر بکرێت و چۆن دەکرێت هەرێمی کوردستان زیاتر نزیک بیت لە ئالیەتی نێودەوڵەتی نامانەوێت هەرێمی کوردستان بەشێکی فەرعی بێت بەشێکی سانەوی بێت لە تێگەشتنی خۆی بۆ لایەنەکانی نێودەوڵەتیان و چاودێری نێودەوڵەتی بۆیە پێمان باش بوو لە ڕێگای نامە لە ڕێگای ئەلکترۆنی ئەو دانوستاندنە نەکرێت هەرێم بەشدار بێت کارا بێت لە کاتی گفتوگوی هەر راپۆرتێکیان هەر پێداچوونەوەیەک لەسەر ڕەوشی حکومڕانی لە عێراق لە دەرەوە هەرێم و تیمەکانی هەرێم بەشدار بن دوو هەرێم بەشدار بیت لە کاتی داڕشتنی ڕوونکردنەوەکانی عێراق و ئەلتیزاماتی عێراق و لە هەمان کاتیشدا عێراق هەرێم وەکو لایەنێکی پۆزیتیف سیر بکات وەکو بەشداربووەکی پۆزیتیف و میکانیزمە کەش بەو شێوەیە وتارەکانی هەرێم بەشێک من لە وتارەکانی عێراق و پێکەوە لەگەڵ عێراق لەسەر ئاستی مەحفەلی نێودەوڵەتی بەشدار بێت من سوپاسی وەزارەتی دادی عێراق دەکەم سوپاسی حکوومەتی اتحادی دەکەم بۆ ئەو مەلەفە کە پشتگیریەکی تەواویان هەبووە و تێگەشتێکی تەواویان هەبە تایبەتی جەنابی وەزیری عەدل حاکم سالار و پێشتریش جەنابی کاک فاڕۆق کە وەزیری دادی عێراق بووە هەردووکیان دانیشتووی شاری کەرکووک بوونە بەڵام وەزیرە بەڕێزەکان و حتا وەزاراتی تریش لەسەر ئاستی عێراق ئەمانە پاڵپشتێکی گرنگ بوونە بۆ ئەو میکانیزمە دەستخۆشی لە برادەران دەکەم لە بەغدا بۆ ئەو هەڵپشتیە و هەماهەنگیە